یەکەم جارە سوپای پاسدارانی ئێران جۆرێک لە بەرپرسیارەتی لە هێرشەکەی 7 تشرینی حەماس بۆ سەر ئیسرائیل هەڵدەگرێت و دەڵێت هێرشەکە تۆڵەکردنەوە بوو لە کوژدانی قاسم سولەیمانی. حەماسیش بەپەل لە ئەو لێدوانەی ڕەت کردەوە و دەڵێت وان نییە و هیچ پەیوەندیەکی بۆەوە نییە. ڕەمەزان شەریف گوتەپێژی سوپای پاسدارانی ئێران لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا قسەی لەبارەی کوشتنی رازی موسەوی فەرماندەی سەربازی وڵاتەکە لە سووریا کرد کە لەلایەن ئیسرائیلەوە کرایە ئامانج. گوتەپێژەکەی سوپای پاسداران دەڵێت زۆر پرسیار دەکرێت کە ئاخۆ کوا تۆڵەکردنەوەی قاسم سولەیمانی کە ساڵی 2020 لەلایەن ئەمریکیەکانەوە لە فڕۆکەخانەی بەغداد کوژرا دەشڵێت تۆفانی ئەقساییەکێک بوو لە تۆڵەکردنەوەکان دژی کوژانی سولەیمانی کە ڕۆڵەکانی بەرەی بەرخۆدان لە فەڵەستین ئەنجامیان داوە. ئەمروز تۆفانی ئەلەقسا یەکێکە لە تۆڵەکردنەوەکانی تیرۆرکردنی سەردار قاسم سولەیمانی ئازیز بەدەستی ئەمریکیەکان و هاوکاری ئیسرائیلیەکان. ئەگەر کەسێک دەیەوێت بڵێ تۆڵەکردنەوە لە سەهیۆنی و ئەمریکیەکان چی لێهات دەڵێن یەکێک لەوانە تۆفانی ئەلەقسا بوو کە بە دەربڕینی ئیسماعیل هەنیە کە لە ڕێوڕسمی بە خاکسپەردنی شەهید سولەیمانی بە ڕوونی گوتیان کە شەهیدی قودسە. ئەمەی 3 جار دووبارە کردەوە. ئەمڕۆ ڕۆڵەکانی فەڵەستین لە بەرەی بەرخۆدان و پلاندانەرانی فەڵەستینی ئازیز کە درێژە پێدەری هێرشەکانی تۆفانی ئەقسان خۆیان دەڵێن ئەمە یەکێک لە تۆڵەکردنەوەکانی ڕۆڵەکانی بەرەی بەرخۆدان لە دژی تیرۆکردنی شەهید سولەیمانی لە ئەمریکی و ساهیۆنیەکان. خودشون میگن این یکی از انتقام هایی بود که فرزندان جبهه مقاومت در برابر ترور شهید سلیمانی از امریکایی ها و صهیونیست‌ها گرفتند. وتەبێژەکەی سوپای پاسداران دەشڵێت سوپای پاسداران هۆکاری کوشتنی رازی موسەوی دەزانێت و پێویستە ئیسرائیلەکان بزانن کە ئێران وەڵامی ئەو کارش دەداتەوە. دواتر ڕەمەزان شەریف لە لێدوانێکی بۆ ڕۆژنامەی عەرەبی جەدید ڕایگەیاند لێکدانەوەی هەڵە بۆ قسەکانی کراوە و مەبەستی لەوە نەبووە کە هێرشەکەی حەماس لە تۆڵەی کوژرانی سولەیمانیدا بووە. هەرزوو بزوتنەوەی حەماس ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند لێدوانەکەی گوتەبێژی سوپای پاسداران هیچ ڕاستیەکی بۆ نییە و چەندین جار هۆکار و پاڵنەری هێرشەکەیان ڕوون کردوێتەوە کە هەڕەشەکانی سەر مزگەوتی ئەقسا لە قودس لە سەرەکی ترینیان بووە. لە سەرەتای هێرشەکەی حەماسدا بۆ سەر ئیسرائیل بەرپرسانی ئێرانی چەندین جار جەختیان کردەوە کە بە هیچ شێوەیەک ئاگاداری هێرشەکە نەبوون و بڕیارێکی تەواو فەڵەستینی بووە. هەروکاتە ئەمریکا و ئاژانسە هەواڵێت جیهانەکانیش چەندین راپۆرتیان بڵاو کردەوە کە ئێران و حیزبوڵای لوبنانیش ئاگاداری هێرشەکە نەبوون و ئەوانیش وەکو جیهان تووشی شۆک بوون.